عمەر سڵاوت لێبێ زانیاریەکان لە شارە زوور چۆنە و بارودۆخ ئێستای شارە زوور چۆنە؟ بەڵێ سڵاوتان لێبێ کاتان باش نزیکەی نیم کاتژمێرە خۆپیشاندان و ناڕەزایەتی لە قەزای شارە زوور دەستی پێکردێتەوە. سەرەتا خۆپیشاندەران چوونە بەردەم بارگای ناوچەی پارتی دموکراتی کوردستان هەستن لە شەوی ڕابردووە بارگاکە چۆڵکرا بوو ژمارەیەک پۆلیس و ئاسایش لە بەردەم بارگاکەدا بوون، بەڵام خۆپیشاندەران کورتوو بوون لەسەوەی بەربارانی بارگاکە بکەن. دوای نزیکەی 10 خولەک لە باربارانکردن ڕێگەی خۆپیشاندەکان گۆڕی بووە بەردەم بارگای یەکگرتووی ئیسلامی و حیزبی شیوعی و گرتنەوەی گۆڕان. ئێوەش بارگای ئەو سێ لایەنەیان بەرباران کرد و ئاڵا و تابلۆی سەر ئەو سێ بارگایشان هێنایە خوارەوە. بەڵێ عومەر ئێستاش ڕێگەی خۆپیشاندانەکە بەرەو بینای قایمخانێت و پۆلیسی قەزاکە ڕۆشتن و باز لەوە دەکەن خۆپیشاندەران کە ئەبێ ئەوێش بەرباران خۆپیشاندانەکان بگوێزنەوە بۆ بەردەم قایمخانێت و بنکەی پۆلیسی قەزاکە. بەڵێ عومەر لە ئێستا گرژی و ئاڵۆزی هەیە لە نێوان خۆپیشاندەران و هێز ئەمنیەکانە؟ گرژی و ئاڵۆزی وا دروست نەبووە، چونکە خۆپیشاندەران بەردەوامن لە دواوێ بارگای هەست لایەنێک بەربارانەکەن ئەچونە سەر بارگای لایەنێکی تر هێز ئەمنیەکانیش لە بڕۆی ژمارەیان کەمە خۆپیشاندەران زۆرترن فریای ئەوە ناکۆن کە بەرگری لە خۆپیشاندەران کەن و ڕێڕەوی خۆپیشاندانەکان پێ وەسێنن. ئەوان خۆپیشاندەران سوورن لە سەرەوەی بارگای هەموو لایەنەکان بەرباران بکەن و ئاڵا و تابلۆی هەمووی ئەو لایەنانەی کە لێرن بەردەم حیزب لایەنە سیاسیەکان بیان بە خوارەوە ئەمڕۆ. بەڵێ عومەر هێز ئەمنیەکان لە کێ پێک هاتوون؟ هێز ئەمنیەکانەوەی کە بیندوێ چالاکی مەدەنی و پۆلیس و ئاسایش تا ئێستا. بەڵێ عومەر ئەگەر پێمان بڵێ تا ئێستا هیچ کەسێک برینار بووە لە خۆپیشاندەران؟ نەخێر هیچ کەسێک بریندار نەبووە بابلین هەم خۆپیشاندەران هەم لە هێز ئەمنیەکان، چونکە هیچ کردێکی وان نەبووە تەنها بە خۆپیشاندەران بەردەگرنە ئەو بینایانە و داواکەن لە لایەنگران یان ئەو کەسانی کە لەناو بارگاکان خۆیان ئاڵا و تابلۆی حیزبەکان بێنە خوارەوە بۆ هیچ زیاتر بەرباران نەکرێت. بەڵێ عومەر قەبارەی خۆپیشاندانەکە چەندە؟ لە ئێستا ژمارەی خۆپیشاندەرانە چەنە؟ زۆرن یاخود چەند کەسێکی کەمن؟ نزیکەی 200 گەنجێک 150 گەنجێک هەر ئەو نابن، ینی بەڵام تا دێ ژمارەی خۆپیشاندانەکە زیاد دەکات خۆپیشاندەران. بەڵێ سپاس بۆ پەیامنێرمان عومەر فەتاح لە شارە زوور لەگەڵمان بووی، سپاس بۆ زانیاریەکانت.